بناي خوي بخشين دي مهربان. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وآله وصحابته أجمعين. وصول معنا بالرزا كان لا بابتكي أمشو معنا طبعا بختي فقهي شريعة ببلغي قرآن والسنة بابتا كمان وك معلومة هاي لنا وبابتي نوجة ولا بابتي نوجي شاباسي أو شتانمان كرد كبايكاني نوجن پاشان پایەکان وتمان ئەگەر ئەوانە نەبێ لە نوێژەکەتە نوێژەکەت بەتاڵە 18 دانە بوو عەرزمان کردن 18 دانە بوو هەر ئەوە بە سەریعی بەسەریا چینۆ پاشان دوای ئەوەش باسی بڕێشتمان کرد وتمان ئەمانە کردنی پێویستە بەس نوێژ بەتاڵ ناکاتەوە ئەوەش ئاوا بە سەریعی باسیەکەینەوە ئەڕۆینە سەر ئەو شتانەی کە لە نوێژە سونەتە بیکەی خێرت دەسەکەوێ نەیکەی هیچ گوناحێکت لەسەر نییە ئەو شتانەی کە لە نوێژە ڕوکنە و هەر کەسێ نەیکا نوێژەکەی بەتاڵە بریتیە لەمانە یەک نیەتت نەبێ نوێژەکەت بەتاڵە دوو نەوێسی بە پێوە لە نوێژی فەرزە نەوێسی بە پێوە لە کات نوێژەکەیە نوێژەکەت بەتاڵە مەگەر کەسێک نەتوانێ بەڵام لە نوێژی سونەتە ئەتوانی نەوێسی بە پێوە بەڵام ئەگەر نەوێسی بە پێوە نیوەی خێرەکەت هەیە یعنی کابرایەک هیچ عوزرێکی نییە نوێژی سونەت ئەتوانێەوە پێوە وە دانشتنۆ بکە بەڵام نیوەی خێرەکەی هەیە لەوانەیە یەکێک لەم کاتە پرسیار کە بڵێ مامۆستا کابرایە ناتوانێ وە دانشتنۆ نوێژەکە ئایا نیوەی خێرەکەی هەیە نە ئەو کەسەی کە نەتوانێت خێرەکەی کامل هەیە دوای ئەوە وتنی الله ئەکبەری دەستپێکردنی نوێژ تەکبیرەی ئیحرام ڕوکنە ئەو الله ئەکبەری یەکەمە ڕوکنە یعنی ئەگەر الله ئەکبەری یەکەم نەکەی نوێژەکەت بەتاڵە خوێندنی سورەتی فاتحە لە هەموو ڕکاتێکە ڕوکنە ئەگەر سورەتی فاتحە لە هەموو ڕکاتێکە نەخوێنی نوێژەکەت بەتاڵە طبعا ئێمە باس نوێژێکەکەین کە جەماعەت نەوێ کابرا ئەگەر نوێژی جەماعەتی کرد و لە پشت ئیمام و نوێژی کرد مەوزوعەکە جیاوازە ئەوە باس ئەوە ناکەین خۆت بەتەنیا نوێژ بکەی گەرێ گشت ڕکاتێ فاتحە بخوێنی هەموو ڕکاتێگەرە فاتحە بخوێنی بەڵام لە جەماعەتە ئەگە ئیسە نوێژی جەماعەت بوو هەموو ڕکاتی ئەوێ فاتحە بخوێنی ئەوێ بیخوێنی بەڵام ئەگەر ئیمامەکە خوێندی لەسەر تو ئەکەفێ ئەگەر ئیمامەکە خوێندی و توتت ئامین معنای وایە توش خوێندتە يعني پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ قیراءەتی فاتحای ئیمام بۆ تۆ قیراءەیە تەواو کەوتت ئامین يعني توش بەشداری هەڵسانەوە لە چوونە ڕکوع طبعا کە ئەچیتە ڕکوعە ئەچەمێیتەوە ئەو چەمانەوە فەرزە طبعا نەگەر نەبێ نوێژەکەت بەتاڵە ئەگەر لە چەمانەوەکەیشە ئەوەنە نەوێسی وقدر أوني مثلا كابرايا بيجي سبحان ربي العظيم قري أو نبيسي لجولة ببري أنا كسي عمنا بلع عواكا ناويسي يسانا كيش فرزة هل صانا ولا كمانا ولا الركوع فرزة برا كانم يسانا ويشتيايا فرزة أبي بشتت يسقانا كاني بيت شيون خوي ناوي كابرا أشيت الركوع أو يكسر عوايا كاتو أشيت يعني هني كسمان هي أصلا حڵاسێتەوە پشت ڕاست ناکاتەوە ئەوە نوێژەکەی بەتاڵە بەڕاستی مەگەر خوا ڕەحمی پێ بکە من حەقم نییە خوا قبوڵیەکە یا قبوڵی ناکە بەس وەکو شەرع لایەن شەرع نوێژەکەی بەتاڵە نوێژەکەی بەتاڵە ئیتر خوا قبوڵیەکە خوا لەوانەیە لە هەر کەسێک قبوڵیەکە و ئیش خۆیەتی بەس شەرع ئێژێ بەتاڵە کاتێک ئەچیتە سوجودا طبعا چوونە سوجود فەرزە و ئەبێ ئەوەنەیشە تیا بێسیتۆ تا لە جوولە ئەبڕێی هەڵەسیتۆ لەبین هەردوو سوجدەکە فەرزە دوای ئەوە کە ئەچیتۆ سوجدەی دووەمیشا فەرزە خوێندنی دانشتن بۆ تەحیاتی ئەخیر ئەمیش ملاحەزەیەکە طبعا دوو جار باسم کردە تا ئیسە بۆیە زۆر ناوێسم دانشتن بۆ تەحیاتی ئەخیر فەرزە دانشتن بۆ تەحیاتی ئەخیر فەرزە بەڵام تەحیاتی یەکەم ئەو نوێژەی کە دوو تەحیاتی تایە تەحیاتی یەکەمی فەرز نییە یعنی قەزمان نوێژەکە بەتاڵ ناکاتۆ
بەس تەحیات دووەمی نوێژەکە بەتاڵ ئەکاتەوە گەر دانەنشیت. یعنی ئەگەر کەسێ تەحیاتی هەر نەخوێنە ئەڵچیا سوژدەی برد و ڕکوعی برد و ئەمانە و دانەنشت بۆ تەحیات، ئەوە نوێژەکەی بەتاڵە. ئەبێ دانشی تەحیات بخوێنی و داشنشی و خوێندنی تەحیاتەکەی شتیایە هەر فەرزە. یعنی مەگەر کەسێ نەزانێ، ئیتر خۆ کەسێ نەزانێ و گوناحبار ناوێ. یعنی کابرایەک نەیەزانی هات پرسیاری کرد وتی من نازانم تەحیات بخوێنم، پیان وت چی بکە؟ بڵێ سبحان الله والحمد لله ولا اله الا الله الله اكبر. تو نازانی کە چی بکەیت. بەس کەسێ ئەبێ ئەگەر خوێنەواری بێ بتوانێت ئەبێ فێر بێ. تەحیاتەکە فەرزە، سڵاواتیش لەناو تەحیاتەکە فەرزە لەسەر پێغەمبەر و ئەهل بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پاشان سەلام بەلای ڕاستە فەرزە، سەلام بەلای چەپا سونەتە. یعنی لە تەحیاتە لە نوێژە کابرا ئەگەر یەک سەلامیش بداتەوە نوێژەکەی دروستە. بەس خۆی جوان وایە و سونەت وایە دوو سەلام بێ. ئەم هەژدەدانە کە ئیسە باسمان کرد ئەمانە نەوێ نوێژەکەت بەتاڵە. بڕێشتمانەیە ئەگەر فەرزە ببێ، ئەگەر نەبێ نوێژەکەت بەتاڵ نییە، بەڵام عەفوەن واجبە ئەمری پێکراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێتی بیکە. بەڵام کابرایەک ئەگەر نەیکرد نوێژەکە بەتاڵ نایەتەوە، بەس گوناحبار ئەوێ. یەکەمیان وتمان دەست ڕاست بخەیتە سەر دەست چەپ. وتمان دوو شێوەی هەیە، یان ئەوەتانی ئاوا دەست بگری ئاوا، یا ئەوەتانی ئاوا، هەردی ئەوێ. لەکوێ داینەی؟ لە خوار ناوک داینەی، یعنی لە ژێر ناوک، لە بان ناوک، یان لەسەر ناوک، یان لە بان ناوک، هەر کێشە نییە. بەڵام سنەتی صحیحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەیە لە بان ناوک بێ، یعنی لەسەرەوەی ناوک بێ. أعوذ بالله من الشيطان الرجيم بل فاتحة أوش أمري بيكرا وخوال قرآن أفرمي فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم. وتني آمين لدعاء فاتحة باسي خير ما انكرت ما هر كسي فاتحة آمين بيجي لدعاء فاتحة إمام آميني هر يك لإيما لقل آميني ملائكة جود بيخوال قنا حكاني خوش يعني خيركي زور زور قوري. الله أكبر بين ركعتكان أوش هر أمري بيكراوه بل لو بتشميتو يجي الله أكبر، هل سيايتو يجي سمع الله لمن حمده، أشيت السجود يجي الله أكبر، لبين هردو السجود يجي الله أكبر، أما أشيت السجود يجي الله أكبر. أما أنا أمري بيكرا ولا لا ينبي غمر صلى الله عليه وسلم. دانشتن بو تحياتي يكم أمري بيكرا وبلا من يوشك بتان لاكاتو كابرايك دانا نشت بو تحياتي يكم لبيري شو هيج قنا عبارنا ونجاكي بتان لابيتو. بەڵام کابرایەک حروتی وەڵامی من داناشم بۆ تەحیات یەکەم، گوناحبار ئەوێ بەس نوێژەکەی بەتاڵ ناوێت. دانشتن بۆ تەحیاتی یەکەم ئەمری پێکراوە لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. دانانی سوترەی نوێژ عەرزم کردن وتم هەر کاتێ نوێژتان کرد با شتێ لە بەردەمتان نابێ. ئەو چشتە لە بەردەمتان نابێ 30 سانتیم کەمتر نەوێ باشە. بەس وریا بن ئاگر مەخەنە بەردەمتان، زۆپە نەخەنە بەردەمتان. بس ئیتر دیوارێ بێ، سەرنیایەک بێ، دنگەیە بێ، زەلامێ نوێژ بکا لە بەردەم خۆتا داینێ، هیچ کێشەیەک نییە. سەلامدانەوە ئەوە عەرزم کردنجە. ئێستا بڕێشتمانەیە سونەتە، گوێی بۆ بگرن ئەجرتان دەسەکەوێت لە نوێژا بیکەن ئینشاءالله خێرتان دەسەکەوێت. یەکەمیان دەست بەرزۆکردنەوە لە کات ئەڵڵاهو ئەکبەرەکانە. ئیسا ئێمە هیچ باس ئەوەمان نەکرد دەست بەرزۆکەیتەوە، ئیمە باس فەرزەکانمان کرد و واجبەکانیشمان کرد، نەمان و دەست بەرزۆکەیتەوە. بەس ئەم دەست بەرزۆکردنەوە کاتێژی ئەڵڵاهو ئەکبەر ئاوا دەست بەرزۆکەیتەوە قەدەر شانت لە بین شان و گوێچکتە. حەدیثمانەیە ئەفەرمێ گوێچک حەدیثمانەیەژە شان. عولەمایان وتوێنە مەبەست پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکانی پێغەمبەر قەزیان ئەوە بووە بینی شان و گوێچک، یعنی ئەوەنە دەست بەرزکەیتەوە کاتێژی ئەڵڵاهو ئەکبەر، کاتێ دەست بۆ نوێژ ناکەی ئێژی ئەڵڵاهو ئەکبەر دەستیش بەرز کەرەوە، کاتی ئێژی ئەڵڵاهو ئەکبەر ئەچیتە ڕوکوعا هەم دەست بەرز کەرەوە، لێل وتنی ئەڵڵاهو ئەکبەرەکەیە دەست بەرزۆ کەرەوە. ئەمە سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. لە مەذهب ئیمامی شافعیشا سنەتە. لە چەند شوێنە ئەڵڵا دەست بەرزەکەیتەوە، لە چەند شوێنە دەست بەرزەکەیتەوە بۆ ئەڵڵاهو ئەکبەرەکان. لە کاتێکە دەست کردە نوێژ ئێژی ئەڵڵاهو ئەکبەر دەست بەرزەکەیتەوە، کاتی ئەچیتە ڕوکوعا هەم جارێتر ئێژی ئەڵڵاهو ئەکبەر دەست بەرزەکەیتەوە، کاتی هەڵەسیتەوە سمع الله لمن حمده هم دەست بەرزەکەیتەوە.
كاتيك أتشيت السجودا اتنايكي يجي الله أكبر بس داس برز ناكي إتلا السجودة لبين هردو سجدة كش نايكي كاتيك حل أسيتو بوركاتي دوهم لا عفوا كاتيك حل أسيتو لركاتي دوهم بوركاتي سيام جاري تركي وسيايته ودس يكتر برزكيته أمش سنة يعني أمانة سنة أقد نيشيكي قنا عبار ناوي بس خير الدس كيف يقربي دس برزو كرنا وكاني شربا آوابي ناو لفت روكيته قبلة خويندني دعاء استفتاح كانت دس بنيوجكي هان توزيك ايويسين پیغمبر صلى الله عليه وسلم برسياري عليك وتعني پیغمبر إخوة كاتي تدس كي تنيوش توزي ايويسي او تشي يجي لو بينه پیغمبر صلى الله عليه وسلم فرموي كاتي يجم الله أكبر اتجاه لك فاتحة ناخويني لو بين تشي يجي أي پیغمبر إخوة پیغمبر صلى الله عليه وسلم فرموي يجم وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين سنة طبعا فرزنية أوانيك خوێنەواریان زۆر نییە و ناتوان تاعیسە لە بەریان نەکردێ با یەکسەر وەرەیان نەڕۆخێ ئەتوانی بیکەی ئەتوانی نەیکەی بەس بیکەی خێر دەسەکە فێ وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت أنا من المسلمين أما يكي كان أتواني تشيك يتري شيء بيجيتي يعني دعاء تريش مان هيج لما اللهم باعد بيني وبين خطاياي كما باعدت بين المشرق والمغرب اللهم نقني من خطاياي كما ينقى الثوب الأبيض من الدنس اللهم اغسلني من خطاياي بالماء والثلج والبرد أما إيش مان هي قرص أزانم إمام عمر اشتكي تريشي وتوا المهم يعني أما هي كي أتواني كي خواني بي حيفا ني خوانيتو أنو سيتو بيكسر في ربي أجريكي قوريه هي دعاء استفتاحة بل لو يدسكيت نيوش بل لو يدسكيت فاتحة خوندن ايجيتي دعاء سورة فاتحة قش جاريك لركات يكم دوهم لركات يكم دوهم قش جاريك سنة إنسان شتيتر بخواني بلام سنة إنسان أقل نيشي خواني نيوش كي بطال ناويتو طبعا أول لركاتي سيم وشوارما نية لركاتي سيم وشوارما تنها فاتحة أخواني عندي الركات نيجي مغرب مثلا سيم ركاتي بس فاتحة أخواني نيجي عشاء سيم وشوارمي بس فاتحة نيجي نمرو سيم وشوارمي بس فاتحة نيجي عصر سيم وشوارمي بس فاتحة بس نيجي بياني هردو ركاتك هر فاتحة وإن يترش أخواني لقليا سورة كيتر ئێمە دەرسەکەی پێشوو عەرزمان کردن وتمان ئەعوذ بالله ئەمری پێکراوە ئینجا من پرسیارێکم کرد وتم ئەعوذ بالله ئێمە چوار فاتحە ئەخوێنین لە نوێژەکانە جاری وایە ئێستا نوێژی عیشا چوار فاتحەمان خوێنە ئایا گشت فاتحایە لە بەردەمی ئەعوذ بالله بکەین وتمان ئەگەر بەس لە یەکەم ڕکات بیکەی کافیە بەڵام سنەتە ئەوەکان تریش بیکەی چاک بويا السنة مثلا بون من الله سيأتوا بالركات دوم هم بلي أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بوركاتي سيمش هم بوركاتي شوارمش هم بيجيتي سنة لدواي سمع الله لمن حمده خوي سنة إنسان لدواي سمع الله لمن حمده ربنا ولك الحمد بلي حمدا كثيرا طيبا مباركا فيه واشتي تريش من هي بري دعاي تريش هي سمع الله لمن حمد ربنا ولك الحمد ملء السماوات وملء الأرض وملء ما شئت من بعد أهل الثناء والمجد أحق ما قال العبد إنا كل لك عبد لا مانعا لما أعطيت ولا معطيا لما منعت ولا راد لما قضيت ولا ينفع ذا الجد منك الجد بدن برس خوێندنی قورآن لە چەند شوێنێکە لە چەند شوێنێکی نوێژەکەیە لە هەندێک شوێنی نوێژەکەیە سنەتە بەدەنگی بەرز قورآن بخوێنی لە هەندێک شوێنیشە و دەنگی نزم ڕکاتی یەکەم و دووەمی نوێژی بەیانی نوێژی مەغریب نوێژی عیشا و نوێژی جمعەیش و دەنگ بەرز ئەوە کانیش و دەنگ نزم برادەری ئەو ڕۆژە
دوای محازەرەکە وتی مامۆستا بۆچی ئەمەیان وەدەنگ نزم ئەویان وەدەنگی بەرز وتم وەڵڵا بۆچی سنەت پێغەمبەرە صلی الله علیه و سەلام یعنی هیچ نهاتووە ئیسا مەسەلەن تو بۆچی کاتێ دەستنوێژەگری مەسەلەن ئاهەڵە دێتە دەمت ئاهەڵە دێتە لووتت ئینجا ئاوە دەم چاوتە شۆری بۆچی توێژی وەڵا پێغەمبەر وای کردە صلی الله علیه و مش واکە ئەمەیش لە ڕاستیە پێغەمبەر وای کردەی مش واکەین کاتێ دانشی بۆ تەحیات باش وایە پای چەپت لەژێر تا بێ پای ڕاست ئەچەقێنیت و پەنجەکانی ڕۆکەی لە قیبلە ئەمە تەحیاتی یەکەم و تەحیاتە دوو ڕکاتیەکان لە تەحیاتی ئەخیریشا پاچەپەکەت وەها لەژێر تا تۆزێ دەرێکەی کرۆکت ئەخەیتە زەوی تێگەی یعنی تۆزێک ئیسراحەتر دانشی و پەنجە بەرزەکەی تۆ ئیتر ئەم پەنجەشە ئەنواع و ئەشکال شێواز هاتووە بەس خۆی لە حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم دوانمان هاتووە حەدیثێک ئەفەرمێ پێغەمبەرم دی صلی الله علیه وسلم پەنجەی ڕووی کردووە لە قیبلە و بەرزی کردبووە و نەئێجوولانەوە حەدیثێکی تریشمان هەیە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ پەنجەتان بینیم پێغەمبەر پەنجەی ئەجوولانەوە شایەتمانێ برد و دوعایە کرد و ئەیجوولانەوە و فەرموویەتی کاتێک ئەو پەنجە بەرزەکەی تۆ لە ئاسن قورسترە بەسەر شەیتان یعنی بە کوردیەکەی تو پەنجە ڕوو بکە لە قیبلە و بەرزی کەرۆ ئیتر ئەیجوولێنیتەوە نایجوولێنیتەوە کێشەیە گەورەمان نییە مهم ئەوەیە پەنجەت ڕوو بکە لە قیبلە هەرکێ جوولانیەوەی حتى ئەو عالمەی کە ئێژە بیجوولێن و ئەلبانیە ئەبوو ئیسحاقی حوەینی کە تەلەبەی ئەوە لە یوتوب لێی بدەن تەماشاکە ئێجە جوولانەوە کە هەر ئاوا تۆزیەکە ئاوا مانع نییە المهم سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر کامەی بکەی کێشە نییە و گەورەیشی ناکەینەوە و ئەوەی بیجوولێنێتەوە خێری دەسەکەوێ ئەوەیشی نەیجوولێنێتەوە خێری دەسەکەوێ ئین شاء الله تعالی و قەت دڵتان لەسەر ئەم مەسائلانە قەت لە یەک عاجز نەبێت ئیسلام زۆر لەمانە گەورەترە ئەمە سنەتێکی پێغەمبەرە بۆت کریا جێبەجێیکە بۆتیش نەکریا گوناحبار نابێت سەلام دانەوەی دووەمیش سنەتە ئەویش ئاگاتان لێی بێ بۆ معلوماتتان کاتێ سەلام یەکەم ئەدەی تۆ بەرەکەیتە لای ڕاست ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله سەلامی دووەمیشەژی ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله خوای گەورە لە گوناحمان خۆش فعافتان ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء